ماوەی 3 مانگە کارمەندانی فەرمانگە فیدراڵیەکان موچیان وەرنەگرتووە و ئێستاش بڕیارە بەلێبڕینەوە موچەکانیان دابەش بکرێت لە بەرامبەردا جگە لە پاسپۆرتی سلێمانی سەرجەم فەرمانگەکانی دیکە بایکۆتی دەوامیان ڕاگەیاند و کاروباری هاوڵاتیانیان ڕاگرت تا ئەو کاتەی موچەکانیان بەبێ لێبڕین و لە کاتی خۆیدا دابەش نەکرێت دەڵێن ناگەڕینەوە سەر کارەکانمان. کارمەندانی یەکێک لەو فەرمانگانە دەڵێن پێویستە سەرجەم فەرمانبەران بەبێ ترس بێنە دەنگ و داوای مافەکانی خۆیان بکەن تاکەی سڵ بکەنەوە لە بەرامبەر ئەو نادادیەی کە بەرامبەریان دەکرێت. من قسەم زۆر کردووە زۆر لەسەر خەت بووم لەگەڵ پەرلەمانتاران لە بەغا قسەم لەگەڵا کردوون ئەڵێ ئێوە بۆ خۆتان ئەبێ هەوڵی خۆتان بن ئەڵێم قسەم لەگەڵ پەرلەمانتارا کردووە ئەڵێ چەندین ئامر قەبزم هەیە من خۆم پەرلەمانتارم ئامر قەبزم هەیە ئێوە بۆ خۆتان ناوێرن قسە بکەن هیچ ناکەن هەمووتان دانیشتن سەر یەکتریەکەن و تەلەفۆن بۆی ماکەن ئێمە هیچمان پێ ناکرێ بۆتان ئەوەی کە ئێمە بۆ ئێوە پێمانەکرێ کردومانە لەسەر شانی ئێمە نەماوە شتەکە ئەوەی کە ماوەتەوە لەسەر خۆتانە داواکارم لە هاوڕێیان لە مۆزەفانی مەدەنی عسکەری لە هەر چوار بەڕێوەبەرایەتێکە نووسنگی زانیاری ئیقامە جنسێ پاسپۆرت بەجددی یەکجار دەرگای باب نظامەکان دەرگای دەرەوە دابخەن کارمەندەکان هەمووی بێنەوە بۆ دایرە هیچی ئیش بۆ خەڵک نەکا بەس بێنەوە بۆ دایرە و تەواو واز دە ئیشوکاری هاوڵاتیان بێنن ئێمە ژۆک و هەر کەسێکی تر لەم وڵاتەیە با عسکەری بین با مۆزەف بین معناتمان هەیە بێپارین بێمعاشین ژیانمان ئێمەش لەسەرەوە معاشێ وڵی هەموو کەسێک بەش بە حاڵی خۆی گیر و گرفتی هەیە کرێچێت کرێگی خانی 3 مانگی نەیاوە تەلبەمان هەیە لە زان کۆیە هاتو چۆکان لە بینی ئێرە و هەولێرە هەشتی 12 موچەمان وەرگرتووە ئایا ژیان بەبێ پارە ئەڕوە هەموو کەسێکە لە ماڵێتە دەرەوە بۆ بژێوی ژیانێتە دەرەوە ماڵجیڵە و مناڵجیێنێ بە قوربان شەکان ڕای تقریبا 2 ساعتە بێ پێشتر داوام هەبوو بەڵام ئێستەوە 2 ساعتە بێ داوامیان ڕاگیرەوە چیان پێوتون ئەیکەنەوە ناکرێت شتەکە دیار نییە تر ئەمڕۆ بە بەیانی بێت دوو بەیانی بێت شتەکە دیار نییە سلێمانیەوە هاتوونیان لەشێ بەڵامیشی خەڵکەش وەستاوە یانی وانە بێت. هەفتەی ڕابردوو بەڕێبەراتی فەرمانگە فیدراڵیەکان لە شاری سلێمانی کۆبنەوەیەکیان لەسەر پرسی موچە و داواکاریەکانیان ئەنجامدا مۆڵەتی 3 ڕۆژیاندا بوو تا داواکاریەکانیان جێبەجێ بکرێت و بەبێ لێبڕین موچەکانیان دابش بکرێت بەڵام داواکاریەکانیان جێبەجێ نەکرا ئەمڕۆژ لە بەرامبەردا زۆربەی فەرمانگەکان بایکۆتیان ڕاگەیان تا کاتێکی نادیار هی پار وڵات 5 ماسمان لایەنە بەڵێ ئەم ساڵ لە مانگێک یەکتان وەرگرتووە ناوەڵاوتمان نەکرێت تا ئێستا بۆی بایکۆتمان کردووە ئەوە داواکاریمانەیە حەقەکەی خۆمان بنێ و ئاسەکەمان بنێ ئێمەش ئیش بکەین ئێمە موچەکانمان لەلایەن حکوومەتی فیدراڵیەوەیە بەڵام هەتا ئێستا ئێمە لە ماوەی ئەم وا 3 مانگە موچەمان پێ نەدراوە بە ڕێژەی لە سای 21 بە لێبڕینەوە ئەمانەنێ بەڵام ئێمە ڕازی نەبووین بە وەرگرتنی واقعان ئەم جۆرە چالاکیە مەدەنیانە بە هەر شێوازێ بن دژی ئەم دەسەڵاتە ستەمکار و خۆسەپێنێکی ئێمە هەمانە جێ دەستخۆشین بەمەرجێ خۆخاڵیکردنەوە نەبن بۆ کاتی گۆڕانکاریە گەورەکە ئەمما بەڕاستی دەبێ بزانین ئەم چالاکیانە بەرامبەر بە کێکردن کێ زیانمەندی سەرەکی لەم چالاکیانە یعنی ئێستا من قەت تەسەوور ناکەم یەک مەسئولی ئەم وڵاتە پێویستی بەم جۆرە کاروبارە ڕۆتینیانە هەبێ پێویستی بە کاروباری ئیداری ڕۆتینی و معاملات و ئەوانە هەبێ قەت نەمبینیون لە شوێنی دوو بابەتە. پەیام هەوڵی زۆریدا تا بەڕێوەبەراتی فەرمانگە فیدراڵیەکان لەبارەی داواکاری و بایکۆتەوە ڕوونکردنەوەیان لێوەربگرێت بەڵام ئامادە نەبوون لێدوان لەم بارەیەوە بدەن بەپێی زانیاریەکانیش هۆکارەکەی ئەوەیە ئەوان سەر بە سلکی سەربازین و ناتوانن بۆ میدیا قسە بکەن هەرچەندە فەرمانگە فیدراڵیەکانی هەرێمی کوردستان سەر بە حکوومەتی عێراقن بەڵام بەشێک لە موچەکانیان هەرێم دابینی دەکات حکوومەتی هەرێمیش موچەی مانگی 11 و 12 ساڵی ڕابردوو لەگەڵ موچەی مانگی 1 ئەم ساڵی فەرمانگەکانی دابەش نەکردووە چ ئەوەی بەغدا نردوێتی چ ئەو بەشەی لەسەر هەرێم خۆیەتی ئەوەش نیگەرانی زۆری فەرمانبەران و موچەخۆرانی بە دوای خۆی داهێناوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی ناگەڕێنەوە نێو کارەکانیان ناگەڕێنەوە سەر کارەکانیان